بوونی هەڵبژاردن سیستەمێکی دیموکراتیە لە وڵاتی ئێمە ممارەسەشمان کردو بە هەموو کەم و کوڕیەکانیوە بوون و نەبوونی وەکو یەک وایە تۆ لە ناو دەوڵەمەتەوە هەر جۆرە لە هەڵبژاردنکەی تۆ ناتوانێت دیموکراسی بچەسپێنی لەم کۆمەڵگایە. هەڵبژاردن بکرێت نەکرێت دواخرێ نەخرێ هەر یەک شتە. ئیمانی تەواوم بە هەڵبژاردنەیە پێشم خۆشە لە کات و لە وەختی خۆی هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت. هەڵبژاردن بکریان نەکرێت ئەمڕۆ بێسبەینە بێ شتەکە فەرقێکی وان ناکاوزان. هەموو هەڵبژاردنەیەک گۆڕانکاری بەدوایە ئێمە ئەتوانین مەسەڵەن دروستبوونەوەی حکوومەت تۆ 4 ساڵ حکوومەتێ تەشکیلەکەی بۆ 4 ئیتر کەم و کوڕیەکە بێ ئەتوانین لە 4 ساڵی ئایندا ئیشەکانی خۆ جێبەجێ بکەیت و شتەکان باشتر بکەیت. کێ دەرئەچێ کێ یەکەمە کێ دووەمە کێ دوای ئەوە چی ئەبا کێ چی نابا ئیتر ئەمە خەڵگەڵ خەڵەتان نەگینا مەسەلە یەکشت نییە. تەنیا ڕەنگەکانە گۆڕە تەنیا تۆ توانین لە سوورۆ بیکەی ڕە ڕەشە و بیکەی بەسپی. ئەم گۆڕانکارانە و پێگرێت لە ڕووکەشە بەڵام لە جەوهەرە لە ناواخنا تۆ ناتوانین ڕەشەکە بکەی بەسپی. 4 ساڵ 5 ساڵ جارێ مەجموعەیەکی پێ دەوڵەمەندە بێت و پێ زەنجینە بدەوە ئەوی کێشی قڕما بۆ قوڕی بۆ گیراتەوە هیچ شتێک ئیسوادە ناکە.